ئەو پەردە لۆ منداڵی گچکە هەر بەکەلێک نایە لە بەو چکێ ئەگە بێ ئا بەسەر سەرکەش کێلوانە مەدرسی بکە سەر لێ بشوێ هەبەر بێت و نایی ئێرە ئەم پردەیە کە ڕۆژانە ژمارەیەکی زۆری خوێندکار لە پۆلیەکی بنەڕەتی تا نۆی بنەڕەتی واتە لە تەمەنێکی تا ڕادەیەک منداڵدان بەسەر ئەم پردەدا هاتسۆ دەکەن. پردەکە کەوتوتە نێوان گەڕەکی خەندیل و بۆ گەڕەکی ئازادی کە خوێندکاران دەستن بۆ قوتابخانەی ئۆمەر قوچانی بنەڕەتی کە سوکاری خوێندکاران ئەم پردە بە مەترسیدار دەزانن لە کاتی بوونی حاڵەتی باران و لافاودا بۆیە داوا دەکەن پێش ئەوەی کارە ساتێک ڕوو بدات چارەسەرێکی ئەم شوێنیان بۆ بکرێت. یەکێک لە کە سوکاری خوێندکارانە کە لەگەڵمان مای من سڵاو لێبێ بفەرموو بۆ ئێرە پێم بڵێ ئێوە تاسەند هەست بە مەترسی دەکەن لەم شوێنە تاسەند پێویستە چارەسەرش خێراتان بۆ بکرێت. وڵای پێویستی بەپەلە بکرێت لەبەرەوەی چونچی ئەوە ڕۆژێک و دوو ڕۆژ نییە هەموو ڕۆژێ ئەوە تەلەبە بۆ ڕادێ هەموو هین کاتێکش ناقەمێ لە یەک چرکەدا ئەگەر باران باری ئەو لاپاوە هەڵستی ئەو لاپاوەش هەستا تەمەشاکە ئەو ئاوا لەوەی دەدا ئەلوێدا ئەو باران لە سمسمال باریە قەنەعەت بکە ئەگەر بێ و ئەلێرکوانە ببارێ ئەوە ئەو پردە هەر خۆی ناگرێت هەر ئەو پردە هەر سەلاتەی لۆی ئەلو بنگەڕێدا ئەلو بنگەڕشەدا زاگەر هاوکاریەکمان بکەن وەک پێویست هاوڕێکمان لێدەنەوە پۆلی تەلەبەی لە هێک و هەتاوەچینە 6 و حوتی لێ وەزانم جا ئەو هینە چارەسەر نەکەن لە کاتێکی نەخوازارە ڕوو بدا بۆی هەیە زیانی نەگماری زیانی لێ بکەوێتەوە داواکارم ئەو پردەمان بۆ چاکەن و بەڕاستی بە زووتین کاتساری نەکەن ئەو ساڵ پێ دەچێت ساڵێکی تەر و توش بێ ساڵێکی بارانایی بێ زابێ و ئەو نەعبارانە بێ ئەو بە سەپر دەکەش دادێ پردەکە بێرەدا دێن زۆرتر لە قۆناغی بنەڕەتی دانواتە منداڵن ئەمە نابێتە مەترسێکی جدی لەسەر ژیانیان بەڵێ ئەوانە هەر لێزمە باران بێ ئەوانە هەرخواان ناگرن ئەو پردە لۆ منداڵی گچکە هەر بەکەلێک نایە لە بەو چکێ ئەگە بێ ئا بەسەر سەرکەش کێلوانە مەدرسی بکە سەر لێ بشوێ هەبەر بێت و نایی یعنی ڕێی نییە منداڵی گچکە سوکی خۆی لۆ ناگرێ بان ئەو پردە بۆ ئیسانی گەورەش هەر زەرورە لە بەوەی کابرا هاوڵاتی دێ ئەلیکوان دەپەڕێتەوە لەنکاودا ئاوەکە بێ ئەو نەفرە ئەگەر لێزمان بێ با گەورەش بدەی با نەگچکە گەورەش دەبا داواکاریتان چێمان داواکاریمان بە زووترین کات ئەو پردان بۆ چارەسەرکەن لە باتی یعنی هەموو ئیشک ئەو پردە پێشترین کات ئەو پردە چارەسەرکەن ئەو پردە شتێکی زۆر زۆر لە بەرەوەی داواکاری هاوڵاتی ئەوەیە وەڵا تقریبا لەوانەیە برم چەند وڵا لەوانەیە 200 قوتابی پیادێ و دەچێ بێزگەڕ ڕۆژانی منداری ئەو گەڕەکە دێ لە کاتی نەخوازرا و لە کاتی خوازرا و دێ دەپەرێت هی ئەو بەردێ ئەو بەردێ ئەوە یعنی ڕێکی وەک بڕێ ئامەی لە هاتی ئێرپانە هەڕێکی ئامەچمە ئەو گەڕەکە گەڕەشی ئازادی وەک بەفری قەندیلە ئەو دوو گەڕەکە بەڕاستی ڕێپیادە ڕێژ لەسەرەوەیە ئەزا لە گەورە هەتا گچکە بەس بۆ گچکە کارێکی زەرو لەو دەستخۆشتان یەکەم بەڕاستی ئەگەر بێ و بەهانامان و بێن پردەکەمان بۆ چاکەن مەمنونتانکون دەستخۆشتان لەکەن دەستخۆش زۆر سپاس بەڵێ ما قسەی ئەو مامەیەکە کە سوکاری خوێندکارە من قسەم لەگەڵ ئەندازیار محەممەد میرحاس سەرۆی شارەوانی کوێ کرد ئەو پێ ڕاگەیاندم کە شوێنەکە زۆر پێویستی بە ئاوەڕۆیەکی سندوقی هەیە داوایان کردووە و کتابیان کردووە کە لەم شوێنە ئاوەڕۆی سندوقی دروست بکرێتی داواکەشمان ڕەزامەندی لەسەر درراوە ئەوەی ماوەتەوە کە جێبەجێ بکرێت ئەوەیە کە پارەمان بۆ تەرخان بکرێت و دەست بە کارەکە بکەن شوێنەکە خۆی لە مەسافەیەکی دوورترەوە ئاوەڕۆی سندوقی هەیە بەڵام نەگەیشتەوە بەم شوێنە و تێنەپەڕوە بووە لێرە داوا دەکرێت کە ئاوەڕۆ سندوقیەکە بەم شوێنەشدا تێبپەڕێدیا خودت بە شێوەیەکی کاتی پردێکی باشتریان بۆ دروست بکرێت تا مەترسی لەسەر جیانی قوتابیان و خوێندکارانی ئەم ڕێگایان نەبێت.